بناوی خوای گەورە میێرەبان ئەمڕۆ بەشدار بووین لە دەنگدان لە ئەم هەڵبژاردنە بۆ دەستنیشانکردنی ئەو کاندیدەی کە بڕوامان پێێتی بتوانین نوێنەرەتی ئێمە بکە لە پەرلەمانی عێراق و هیوادارم کە ئەمڕۆ ئەم هەڵبژاردنانە لە هەلومەرج و کەشێکی زۆر ئاسایی و بەخۆشی تێپەڕێت و ئینشاءالله هەموو ئەو کەسانەی کە مەرجەکانی دەنگدانیان تێدایە بتوانن بێن دەنگ بدەن و تا کۆتاییش ئەم پرۆسەی هەڵبژاردن بە خۆشی و بە سەلامەتی ئینشاءالله تێپەڕێت. زۆر سپاس، زۆر سپاستان دەکەم، زۆر مەمنون.